یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەبنەمای هەڵسەنگاندنی ڕابردوو دیاریکردنی استراتیژ بۆ داهاتوو نوێبوونەوەی کردە شاڕەی درێژەدان بە خەبات بە جۆرێک یەکێتی لە دوای کۆنگرەی چوارەمەوە جیاواز لە ڕابردوو بەردەوام دەبێت. کۆنگرەی چوارەم هەر تەنها هەنگاوێکی ڕاگوزەر نییە کە تیایدا یەکێتی ئەرکێکی تری گرنگی ڕێکخراوەی جێبەجێ کردبێت، بەڵکو یەکێتی لە دوای کۆنگرەی چوارەمەوە تەواو جیاواز و کاریگەرتر لەسەر گۆڕەپانی سیاسی دەبینرێت. دواکەوتنی ئەنجامدانی کۆنگرەش لای یەکێتیەکان هەر بەو ئامانجە بوو کە یەکێتی بتوانێت کۆنگرێک بخاتە سەر خەرمانی سەروەریەکانی بە جۆرێک بە خوێندنەوەی ورد و بابەتیانەوە بتوانرێت گۆڕانکاری هەمەلایەنە لە کوردستان بێنێتە ئاراوە. بە جۆرێک یەکێتی بەشێکی گرنگی ئامانجەکانی داهاتووی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە تیایدا سەقامگیری گشتی و ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی، دەرفەتی یەکسانی ئابووری و بنیادنانەوە و بژاندنەوە زیندوو بکاتەوە و بۆ ئەم مەبەستەش پلانی جددی دیاری کردووە. یەکێتی لە دوای کۆنگرەی چوارەم ئەو پەیامەشی بە هەمووان گەیاندووە کە لە سەبنەمای هەنگاوەکانی مام هیچ کەسێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد نییە و هەمووانیش بەیەکەوە دەتوانن کاری گرنگ و پێکەوەی ئەنجام بدەن و دەست بە چەپکە گوڵەکەی یەکێتیەوە بگرن. بەشێکی تری گرنگی ئەنجامدانی کۆنگرە بۆ دووپاتکردنەوەی ئەو ڕاستیەیە کە یەکێتی بەو پێی حیزبی کۆمەڵانی خەڵکی کوردستانە هەرواش بۆ داهاتوو بە حیزبی کۆکەرەوەی هەمووان دەمێنێتەوە و دەستیاوکاریش بۆ هەموو ئەو لایەنانە درێژ دەکات کە ئامانجیانە لە پاڵ یەکێتی و سێبەری گەورەی حیزبەکەدا درێژە بە خەبات بدەن. یەکێتی هاوکار و هاوپەیمانی هەموو ئەوانەش دەبێت کە کوردستانین و داهاتووی ڕۆشن و بەرژەوەندی نیشتیمان کۆیان دەکاتەوە. بەشێکی تری گرنگی ئەنجامدانی کۆنگرە بۆ گەڕانەوەی هاوسەنگی سیاسیە لە هەرێم کە لە چەند ساڵی ڕابردوودا تاگڕەوی لە بڕیاردان هەرێمی دووساری زۆر نەهامەتی کرد، بەڵامی دی ئەمەش بووە بە ڕابردوو چونکە یەکێتی و سەرکردایەتیەکەی بەجددی کار لەو پێناوەدا دەکات کە کوردستان بەتەنها موڵکی هیچ لایەنێکی سیاسی نییە و هاوسەنگی لە بڕیاردانیش دەبێت خاڵی گرنگی گفتوگۆکانی داهاتوو بێت. یەکێتی نوێ بە ئامانجی نوێبوونەوە بۆم قۆناغەش گەنجان و لاوان دەکاتە سەر مەشقی هەنگاوەکانی بە زۆرێک بەشێکی گرنگی استراتیژی داهاتوو لەسەر ئەو ڕاستیە بینا کراوە کە دەبێت گەنجان خوێنی نوێی ناوجەستە و جوڵەی یەکێتی بن و بۆ مەبەستەش یەکێتی بەرەو نوێبوونەوەی گەورە هەنگاو دەنێت. باشترکردنی ژیانی هاوڵاتیان، خۆشگوزەرانی، دەرفەتی یەکسان لە بەردەم هەمووان بەشێکی تری گرنگی ئامانجەکانی یەکێتی دەبێت و بۆمەش بەکردەیی لە داهاتوودا ئەوە دەبیندرێت کە یەکێتی چۆن ئەو دەرفەتە دروست دەکات و خۆشگوزەرانی دەکاتە ئەمری واقع بە جۆرێک کوردستانیان شایستەی باشترین ژیان و دەبێت هەموو سامانی ئەم وڵاتەش تەنها بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. پەیوەندی تەندروست لەگەڵ سەرجەمی لایەنە کوردستانیەکان و لایەنە عێراقیەکانیش بە تایبەتی بەشێکی گرنگی کارەکانی داهاتووی یەکێتیە. یەکێتی کە هەمیشە بڕوای تەواوی بە گفتوگۆ و لێکتێگەیشتن هەبووە بۆ داهاتووش وەک هێزێکی گرنگی کوردستانی باشترین پەیوەندی لەگەڵ لایەنە عێراقیەکان دەسازێنێت و ئامانجیشی لەم کارە تەنها بەرژەوەندی کوردستانە و کاری گەورەی لە پێناودا دەکات. ناوچە جێناوەکان وەک ڕابردوو ئەولەویەتی یەکێتیە و یەکێتی هەموو تواناکانی هەر بەو ئامانجە دەبێت کە ئەو ناوچانە بگەڕێنەوە باوەشی کوردستان و بۆ مەبەستەش ڕوبەڕووی هەر چەشنە پیلانگێڕیەک دەبێتەوە کە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش بێت. یەکێتی بڕوای تەواوی بەوە هەیە کە کەرکووک و ناوچەکانی تریش کوردستانین و تا گەیشتن بەم ئامانجەش کاروانی خەبات درێژەی دەبێت. دوجار یەکێتی کۆنگرەی ئەنجامدا و ساڵی نوێش بە هەنگاوی نوێ یەکێتیانەوە دەستپێکی نوێبوونەوە و دەواازەی قۆناغێک دەبێت کە هەمووان لە سایە و سێبەری یەکێتیدا دەتوانن ئاسوودە ژیانێکی شایستە بگوزەرێنن. نوێبوونەوە یەکێتی مژدانەی قۆناغێکە هەمووان بە جیاوازیەکانیشیانەوە دەباتەوە سەر شاڕەی ئارامی. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.